دووەمین کۆنفرانسی ژینگەی لە کفری ئەنجامدرا. پەیامی سەرەکی کۆنفرانس گەیاندنی هۆشیاری پاراستنی ژینگەیە بە گەنجان. خۆتان نەزانن ئێستا کێشەی ژینگە و قەرانی ژینگە بۆتە بابەتێکی جیهانی لە نێو کوردستانیشە هەمان کێشە بەربڵاوە بۆ ئەوەی ئەم بابەتە ببێتە بابەتێک و خەمێکی گشتی ڕێژەی سەوزای و چاکردنی ژینگە و پاکراگرتنی ژینگە ئەبێ یەک لە سەرسەی خەڵکی کوردستان خوێندکارە. ئەم سەقافەتە بۆ ئەوی بگاتە نێو خوێندکاران ئەبێ لە نێو ناوەندەکانی خوێندنە دەست بکەیتە کاری لەم شێوەیە. دیبیت و پانێڵەکانی ئەم کۆنفرانسە کە ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی و ئامادەی کفری ئەنجامیاندا پەنجە خستنە سەر ئەو کێشانەیە کە بەرۆکی ژینگەی گەرمیان و کفری گرتووە. چارەسەری پێویستیش پێشنیارکران. زۆر لەو ناوچانەی کە کشت و کاڵین لەو ناوچانی کە ژینگەی سروشتین هەمووی گۆڕاوە بۆ نیشتە جێبوون. ئەمی شۆکارێکی نەرینیە لەسەر ژینگەیە کەوا ژینگەی سروشتی درەخت و هەروەها ئاژەڵی کێوی و هەموو ئەوانە لە ناوەبات گۆڕینی ژینگە سروشتی دەرەختەکان دارەکان بە ژینگەی گشت و کاڵی ئەمش هەر خودی لە خۆیان مەترسێکی زۆرە و پێویستە ئەم جۆرە چالاکیانە بەردەوام بێ لە هەموو کفری و هەتا بکرێت لە ناحیەکانیشە بۆ ئەوەی بتوانین ئێمە تیشکی زیاتر بخێنە سەر ژینگە هۆشیاری زیاتر ژینگەی بڵاوکەن و لە ناو قوتابخانەکانە چونکە ژینگە بە یەک چاو حەز ناکەم خەڵسێریکا بە چاوێکی کەم. ژینگە زانستێکە پەیوەندی بە هەموو زانستەکانی تری دنیاوە هەیە. ساڵانە ئەم هەڵمەتانەی نەمامچاندن بەشێکن لە گرنگیدان بە ژینگەی کفری، پراکتیزەکردنیشی لە ناوەندە ئەکادیمیەکان و بەشداری پێکردنی گەنج تەواوکەری هەوڵەکانی پاراستنی ژینگەی ناوچەکەیە. سامان کەریم، کورتسات نیوز، کفری.